دوای مدينة سر ڕوکنەکانی نوێژ. ڕوکنەکانی نوێژ کە نوێژەکان پێتەکمیلە ئەبێ. یەکەم ڕاوەستن بۆ ئەو کەسەی کە بەتوانایە. دووەم وتنی تەکبیرەی ئەڵڵاهو ئەکبەرەکەی دەست پێک کە داخڵی نوێژەبی، پەنجەت لە نێوانی شان و نەرمەی جۆچکەتا گرتووە، لەپی دەستەکانت ڕوویان لە دەرەیە، تەمەن بەرزکردنەوە شێر بەو شێوە لەو مەقدارەیە، ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر. قورآن خوێندن یعنی سورەی فاتحە خوێنی، على الأرجح بە فاتحە بخوێنی، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب، ئەو کەسەی کە فاتحە نەخوێنێ نوێژەکەی دروست نییە. ئەمە طبعا ئەرجحی عولەماکانە، شافعی و حەنابلە، بەڵام مالیکیەکان فەرموویانە لەو نوێژانەی کە جەهریە ئیمام ئەتوانێ نەیخوێنێ، و حەنەفیەکان فەرموویان ئەتوانێ هەر نەیخوێنێ چونکە نیەتی قراءەتی ئیمامەکە قراءەتە بۆ ئەویش. سێهەم چەمانەوە بۆ ڕوکوع، یعنی سرەوتنیش تایە. سرەوتن لا ئیمامی شافعی یعنی مەرجە بسرەوێتی هەیە، لای حەنەفی شەرت نییە. بۆیە یعنی من نوێژم کردو تا گەیشتومەتە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین لە سوورەی فاتحە ئەفغانیە لە تەنیشتمەوە ڕکاتی یەکەمی تەواو کرد. ئەوان زۆر سەریعیکەن. هەستانەوە لە ڕوکوع و ڕێکبوونەوە کاڵین سەمیع الله لمن حەمیدە، ڕێکە بیتەوە لە سرەوتەکەوی، یعنی لە حرەکە دەکەوی، ئەڵێ ڕەبەنا وەلەکە الحەمد. شەشەم سوجدە بردن، وعادەتەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێوێ تەحقیقی کردووە، دەستی پێش ئەژنۆی خست، دەستی دانان جا ئەژنۆی وەچوە سوجدە. سوجدەکەش بە ناوچەوانی ئەیباتە سەر و لوتیش سونەتەکە دای بنێ لە سەری. دانیشتنی نێوان دوو سوجدەکە کە هەڵەسیت وەڵێ ئەڵڵاهو ئەکبەر، دوعاشەی ڕەبی اغفر لي ولوالدي، و ئەگەر دوعاش نەخوێنێ ئیشکالی نییە، دوای بەس دانیشتەکەی نێوانیش دیسانە بێ بسرەوێتی هەیە. ئەنجا سوجدەی دووەم کە چێتەوە بۆ دووەم، پاشان دانیشتن و ئەو ئەگەر هەستایە بۆ ڕکاتی دووەم، دانیشتنیشی ئەلەوێ بەس ئەڵڵاهو ئەکبەرەکە کە ئەو دائەنیشێ و هەڵەستێتەوە جارێکیکە بێوە هیچ بخوێنێ لەوێ. بەڵام ئەگەر ڕکاتی دووهەم بوو ئەو تەحیاتە خوێنێ طبعا. بەس لێرەمە بەس لەوەی کە ڕوکنەکان دانیشتن و خوێندنی تەحیاتی ئەخیر لە ضمنی ئەوان هەیە. صلوات دان يعني وتني اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم، اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. كبيرة الصلاة إبراهيمي أمش ركنة كالدعاء أشهد أن محمدا رسول الله أي ليلة تحياته أنجا السلام دانو. أما ينظر ركنا كبيرة مسلمان لبريبه